وێڕای پیرۆزباییکردن لە خەڵکی شارەکە ئەمانەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ حەمە ڕەشید هەرس کە سەیاتی شاری سلێمانی بکەین بەم بۆنەوە. کاک محەممەد، پێش هەموو شتێ پیرۆزە بنیادنانی سلەیمانی کە 241 ساڵ بەسەر بنیادنانی ئەو شارە شیرینەی کوردستان تێ ئەپەڕێت. ئەمێ بزانم ئەو تایبەتمەندیانە چین کە سلێمانی و سلێمانیەکان پێ ئەناسرێنەوە. زۆر زۆر سپاس. پیرۆزبایی لە هەموو شاری سلەیمانی و گەری کوردستانەکەم بە بۆنەی دامەزرانی یادی دامەزرانی شاری سلەیمانیەوە. شاری سلەیمانی تایبەتمەندیەکەی ئەوەیە ئەم شارە شارێکی بە هیچ جۆرێک لە ئەوەتی دروست بووە تاوەکو ئێستا ناحەقی قوبوڵ نەکردو بەرامبەر بە ناحەقی یەشێکە لەو شارانەی کەوە بەرامبەر بە ناحەقی وەستاوەتەوە لە هەموو شوێنی زیاتر بەرامبەر بە ناحەقی وەستاوەتەوە. بێگومان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەبینین کەوە شەڕی بەرزێکی سەرا و منعی تەجەولەکە و شۆڕشی ئەیلول و ئەمانە هەمووی لە شاری سلەیمانی لە شاری سلەیمانیەوە بەڵێسەی سەرنووە بەو شێوەیە کە با بڵێن شۆڕشی ئەیلول لە دەربەنی خان و دەربەنی بازیانەوە بەهۆی خەڵکی شاری سلەیمانی و بەهۆی دەر و پشتەکەیەوە دروست بووە. ئەمە تایبەتمەندی شاری سلەیمانیەکەوە بە هیچ جۆرێک ناحەقی قوبوڵ ناکە و لە کۆنەوە ئێمە ئەگەر بینە سەر تایبەتمەندی سلەیمانی کە لەو کاتەوەی کە دروست بووە وەکو شۆڕشێکی سەقافی دروست بووکەوە برایم پاشای بابان شێخ مارفی نۆدەی هێناوە یەکەم جار بۆ ناو سلەیمانی بۆ ئەوەی کەوە یەکێ بۆ لە پێگە جوانەکانی ڕۆشنبیری بەهۆی ئەوەوە توانراوەکەوە ئینسانی بەهێز و شۆڕژێر و خاوەن ئەزمون و سەقافەت لێی کۆبێتەوە با بڵێن خانەقای نەقشبەنی و خانەقای قادری و ئەمانە لە سلەیمانیە لە ململانەی هەردووچیانە شارێکی جوان با بڵێن پێشکەوتنێکی ڕۆشنبیری گەورەی تیا دروست بووە. ئەمە کارێکی وای کردووە لە دواییە مەسالم و نالی و مەحوی کەوا شۆڕشێکی سەقافی گەورەیە دروست کردو بەهۆی ئەمە یەکێکە لەو تایبەتمەندیانەی کە لەم شارە کەوا جەماوەری شارەکە لەم ئینسانە ڕۆشنبیر و منەوەرانە کۆبوونەتەوە کارێکی وای کردووەکەوە سلەیمانی ببێ بە شارێکی ڕۆشنبیری ببێ بە سارێکی ببێ بە شۆڕشێک بۆ شۆڕشنبیری بۆ پێشکەوتن. بۆچی زۆر جار گوێمان لەو قسەیە ئەبێ سلێمانی ئەڵێن تامی جارانی نەماوە؟ چی وای کردووە خەڵک خۆزگە بە جاران بخوازێ؟ بێزەحمەت بێ لێرەوە پرسیارەکە دووبارەکەمەوە تێنەگەشتم. بەڵێ ئەڵێن بۆچی زۆر جار گوێمان لەو قسەیە ئەبێ ئەڵێن سلێمانی تامی سلێمانەکەی جاران نادات؟ چی وای کرد کە خەڵک خۆزگە بە جاران بخوازێ؟ بەڕاستی ئەمە ئەگەڕێتەوە بۆ زۆر فاکتەر کەوا کارێکی وای کردووە سلەیمانیەکەی جاران نەبێت. بەڕاستی مەسەلەی شۆڕشی کورد شۆڕشێکی دوودەم بوو، شۆڕشێ بوو ئینسانی شۆڕژێر و ئینسانی باش پێی هەڵسان و لە دوایە ئینسانی خراپ قۆستێەوە و کارێکی وای کردکەوە ئەم شارە لێک دابڕێ، ئەم شارە ئەو مۆرکە جوانەی جارانی پێوە نەمێنێ. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم شارە هەمیشە یاعتیمادی کردوتە سەر کەمینەی شارەکە بە دڵسۆزیەوە هێشتوێتەوە و ئەم کەمینەیە کە وەکو با بڵێن کۆڵەکەیشی پتە وەساوە بەرامبەر بە کاکەمە ڕەشید پێت وایە کە ئەو بە پیلان کاری لەسەر کرابێت بۆ ئەوەی کە ئەو شارە بگەێنێتە ئەو حاڵەتەکە جەنابەت باسێکی گەر پیلان نەبێ ئەگەر پیلان نەبێت بێت پیلان نەبێت چیە؟ دوژمنانی کوردی یەکەمین کەسک یەکەمین شوێن لە کوردستانە
کە چاوی تێبڕیوە بۆ ئەوەی کەوا یخی پێبا مەسەلەکە ئەوەیەکەوە لە سلەیمانیەوە دەست پێ بکات چونکە لە سلەیمانیەوە شۆڕش لە سلەیمانیەوە دروست بووە لە کۆنەوە لەم سلەیمانیا کارێکی وا کراوە کەوا ئەم سلەیمانیە سەرکوت کرێ ئێمە با بڵین ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەو دەبۆیی سلەیمانی ڕۆژ نەبووە چەند کەسێکی بە شەرەفی ئەم شارە و کورتپەروەری ئەم شارەی تیا نەرێتە بەردەست ڕێژی گول لەو شەهید نەکرێ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی شاری سلەیمانی بەناو فرمێسک و خوێنە هاتووە ئەمانە هەمووی لە پێناوی چیە لە پێناوی وایە ئەم شارە دەمکوت کرێ و ئەم شارە سەرکوت کرێ و ئەم شارە وا لێ بکرێکەوە دوورکەوێتەوە لە مەسەلەنەتەوەیەکە و لە کەڵچەرەکەی و لە توانەکانی لەگەڵ ئەوەشە خەڵکی سلەیمانی خەڵکێکی هوشیارە لە قۆناغە جیاوازەکانیش ڕوبەڕووی زۆرێک لە ئاڵنگاری و ستەم و زۆردارەکان بۆتەوە ئێستا ئەو ڕوحیەتە ماوە یاخود کاڵ بۆتەوە ئەبێ خەڵکی سلێمانی چی بکەن ئەگەر کاڵ بۆتەوە هەموو جارێک کە کارێکی وا کراوەکەوە دژایەتی با بڵێن ئینسانی دڵسۆز کراوە لە زەمە دوور نەڕێن لە کاتی شێ مەحمووە کە بانگەشەی دەوڵەتی کوردی کرد تەبەقەی بازرگانەکان و زۆربەی ڕۆشنبیرانیش دژایەتی شێ مەحموویانە کرد یان و ئەگەر ئێمە لە عێراق جابینەوە تووتنەکەمان بەچێ بفرۆشین ئەمانە هەمووی کارێکی وای کردکەوە زۆر بە دژایەتی مەسەلەنەتەوەیەکەی کردووە مەسەلە ڕۆشنبیریەکە و مەسەلە دڵسۆزەکەی کردووە بەڵام کەمینەیەکی دڵسۆز هەمیشە لە سلەیمانیا بوون بە سەرچاوەی ئەوەی کەوا بە هیچ جۆرێک ملنیان بۆ دوژمن و ئەو کەمینەیە هەموو جارێک زۆرینەی دیسانەوە لێ کۆبۆتەوە ئەمە بە مێژوو ئاوا هاتووە. کاک محەممەد ڕەشید جەنابەت کاک هەم ڕەشید ئەگەر گوێبیستی من بی جەنابەت هونەرمەندێکی دیاری شارەکەی لە بواری هونەر و شانۆ و دراما ئەمانە من نەتوانم پرسیار لە بەڕێزت بکەم پێشتر لە سلەیمانی لە ڕووی شانۆ هونەر دراما ئەو بابەتانەی کە هەبوون وەکو خولە چەخماقە خولە پیزا ینی درامایەکی زۆر لە سلێمانیا هەبوو ئێستا ئەو هونەرە لە ئاستی تمۆحی هونەرمەندێکی وەکو جەنابتە بێگومان نەخێر بۆ چونکە ئەو کاتە ئێمە کە ئەو شتادەمانە کرد هونەری بەرگری بوو هونەرێک بوو هەموو حیوارێکی هەموو دیالۆژێکی ئەو نووسینانە و ئەو شانۆگەریە و ئەو درامایە هەموو دیالۆژێکی قەسیەوە بوو کەوا دوژمن بماندا لە سێدارە لەگەڵەوان نەوەستین ئێمە مەسەلەکەی ئێمە ئەو کاتە ئەوە بوو کەوا دەستنیشانی دەردەکەمانە کرد ئەمان و ئەمە دەردەکەتە و ئەمەش چارەسەرەکەیەتی بەڵام ئێستا لە پێناوی ئەوەی کەوا با بڵێن ئەم لاولا پارەیان هەڵڕشتووە بۆچی هەڵڕاشتووە بۆەوەی هەڕشتووە هونەرێک دروستکەن میلەتەکە خەو لێ بخا بیر نەکاتەوە هونەر ئەوەیە کە لە هونەرەکە کە لێبەوە لە بینینی هونەرەکەی ترشانەوە بێت ڕاما بێ ببێ بەهۆی ئەوەی کەوا بیر بکاتەوە چارەی مەسەلەکان بدۆزێتەوە ئەو ڕێگایانەی کە پیشانمان ناون بۆ ئەوەی کەوا ببێ بە فەلسەفەیەک بۆ ئەوەی کەوا ڕێگەی با بڵێ دۆ ڕۆژی میلەتەکە ڕۆشن کاتەوە بەڵام ئێستا زۆربەی ئەو شتانی کەوا پیشانەرێن زیاتر خەولێ خستنە چونکە دەردی میلەتەکە دەستنیشان ناکەن و دەردی میلەتەکە چارەسەر ناکەن ئەمێ مەسەلەکە بەڵێ ئێمە سپاس دەکەین کاک هەمە ڕەشید هەرس کە ساعتی شاری سلێمانی میوانی کوردستان 24 سپاس دەکەم.